تا ئەمێ بچم لەگەڵ میوانێکی شارەزا باس و خواستێکی زیاتر لەسەر کریپتۆکەرەنسیەکان و ئەمن و ئاسایشی وەبەرهێنان لەو دراوانە قسە بکەم. فەرهەنگ مەغدید شارەزای بازاڕی کریپتۆکەرەنسیەکان لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک فەرهەنگ، پێمان بڵێ هۆکاری ناسەقامگیری لە بازاڕی کریپتۆکەرەنسیەکان چیە لەم ئاستەیە کە ئەیبینین؟ سڵاو خاتون. طبعا وەکو بڵێ ناجێگیری با بڵێن بەهای کریپتۆ یان عملاتی مشەفەر ڕەبتی بەو هەواڵانە نییە کە ئێستا باست کرد، چونکە بەسەر ئەو بابەتەی کە تۆ باست کرد بابەتێکی زۆر کۆن بوو. سۆدۆکس ئەو ئەکسچێنجە بوو کەوا فیک ئەکسچێنج، ڕەبتی نە بە بلۆکچین هەبوو نە بە کریپتۆکەرەنسی هەبوو، بەڵام سەرنجی خەڵکانێکی زۆر ڕاکێشا پارێکی زۆری کۆ کردەوە کەوا ئیستثمار لە کریپتۆکەرەنسی دەکرێتن، هەرزوو پارەکانی گڵدا و ڕای کرد. فطبعا زۆر دوور بوو لە واقعی کریپتۆکەرەنسی، فبۆیە بە هیچ جۆرێک پەیوەندی بە بەرزی و نزمی نرخی کریپتۆکەرەنسی نییە لە کاک فەرهەنگ. من پرسیارەکەم با تۆزێک وازەحتر بپرسم. بێگومان من پرسیارەکانم بە ناسەقامگیری بازاڕەکە دەست پێ کرد، بێگومان نەمبەستەوە بۆ بابەتەکە لە تورکیا ڕوویدا لەبەرەوەی کە هەر بۆ هۆکارانە کە خۆتان باستان کرد، بەڵام ئەزانین شاراوە نیە ناسەقامگیریەکان لە بازاڕی کریپتۆکەرەنسی زۆر گەوران، یعنی دابەزین و بەرزبوونەوەی کتوپڕی زۆر بەخۆیەوە ئەبینە. ئەمێ ئەو هۆکارە سەرەکیانە بزانم کە کاریگەری لەسەر ئەو بازاڕە دروست دەکات. بەڵێ طبعا یەک لەو هۆکارە ئەساسیانە زۆر جار دووبارەم کردوتەوە، ئێستا کە کریپتۆکەرەنسی چۆتە ناو سیستەمی فاینەنس کە بوویتە مۆدیوڵەکی زۆر زۆر زەق و ئاشکرا. ئەگە تێبینی بکەی دەوڵەتێکی زۆر لە دەوڵەتانی زڵهێزەکان وەکو یونایتد ستیتس ئێستا ڕوویان لە کریپتۆکەرەنسی کردووە. هەروەها ئەگە تێبینیش بکەی کریپتۆکەرەنسی کەوتۆتە ژێر سایەی یاسا کە ڕێنمایی یاسایی دەکرێتن، فکەواتە کە کاتێک هەر کۆمپۆنەنتێک بچێتە ناو ژێر سایەی سیستەمی مالی ئەوە زۆر زەق دەبێتن، بازاڕێکی گەورەی پیا دەکاتن، خواستێکی زۆری لەسەر دەبێت، لە هەمان کاتە بەرزی و نزمیەکی زۆری دەبینی وەکو هەموو ئەسێتەکانی ترەوە. فەوە یەک لەو سەبەبانەیە. سەبەبی دووەمیشمان مەسەلەی لیکویدیتی، ئەگەر ئاگات لێبیتن بازار ینی پارەی تیا نەماوە، یعنی وەکو بڵێ وشکاییەکی زۆر لەناو بازارە دروست بۆ ئێمە پێ دەڵێن لیکویدیتی، کە نەمانی لیکویدیتی کێشێکی زۆر گەورە دروست دەکاتن لەسەر بەهای کریپتۆکەرەنسی، هەتا لەسەر بەهای زێڕوزی و کۆمەڵ ئەسێتەکانی تریشەوە. هەروەها یعنی یەک لەو شتانەی کە زۆر زۆر زەق و ئاشکرا بوو، ئێمە ئێستا کە مؤسساتی مالی زۆر زەق و گەورە هاتوونەتە ناو جیهانی کریپتۆکەرەنسی وەکو بلاکڕۆک و فلدیتی و جێبی مۆرگان و مۆرگانستالین. فلەو فترە ئەخیرە وێلز ئەمە کەسێکە کەوا قووەتێکی زۆر گەورەی هەیە لە ناو جیهانی کریپتۆ بە تایبەتی لە بیتکۆینەوە. تقریبا 9 ملیار بیتکۆین فرۆشرا، پاشەکشێکی زۆر گەورەیە لە بەهای کریپتۆکەرەنسی کرد لەو دوو هەفتەی ڕابردوو. فئەم سەبەبانە بە کۆی گشتی ئەم سەبەبانە زۆر تەئسیری لە بازار کردووە کە کاتێک کەسێکیش بیتکۆین ئەفرۆشێتن بە بەهایەکی زۆر بەرز وەکو 9 ملیار، شڵەژانێک دروست دەبێتن لە بینی ئەو کەسانی کەوە بە لێڤرەیج و فیوچەر و مارجین هاتوونەتە ناو بازارەوە کە پارەیان سەحب دەکەن لە وەکو ترس، ئەوە پێی دەڵێن فیەر ئین دە مارکێت. ئەوجا بەهای کریپتۆدا دەبەزی، ئەو ناجێگیریە لەو سەبەبانەوە دروست دەبێتن. باشە، کاریگەری کرانەوەی حکوومەتی ئەمریکا لەسەر کریپتۆکان چی ئەبێت کاک فەرهەنگ؟ بێگومانەمە پرسێک بوو کاریگەری لەسەر هەموو بازاڕە داراییەکان دروست کرد، پێ ئەچێت پێشبینیەکەن کە کاریگەری لەسەر کریپتۆکەرەنسیەکانیش دروست بکات؟ طبعا زۆر بە پۆزتیڤەوە. ئێستا کە پاشەوەی کە لە مانجی پێنج ڕێنمایی یاسایی دەرکرا لەسەر بیتکۆین و لەسەر USDT بالأخص، USDT کە ستیبل کۆینە زۆرێکە لە کریپتۆکەرەنسیەکان لەلایەن ترامپ و دەستگای با بڵێن حکوومەتیەکەیەوە. فەمە یەک لەو شتانە بوو کەوە دەرگایکی باشی کردەوە لە بۆ زۆری دەوڵەتەکانی تر ڕێنمای یاسایی دەربکرێتن بە ڕێگولیتکردنی کریپتۆکەرەنسی بۆ بەکارهێنانی. و هەروەها زۆری کریپتۆکەرەنسیەکانی تریش ئێستا کە لە ژێر چاوی یان چاودێری یاسایی سکیوریتی ئەکسچێنج کۆمیشن بە تایبەتی لە دەوڵەتی ئەمریکا، لە سین، لە یابان، لە زۆری لە دەوڵەتە زەرهێزەکانەوە ئێستا کە چ دەکەن بە ڕێنماییکردنی کریپتۆکەرەنسی زۆر بە ئاشکرا واضح باس دەکرێتن و ئەگە بێت و تەمەشای داتایەکانی شۆکەی هەمویان ڕوویان لەوەی کردووەکەوە
ڕێنمایی یاسایی دەربکەن بە بەکارهێنانی کریپتۆکەرەنسی. ئێستا زۆری لەو کریپتۆیانە کە زۆر ڕەچاو دەکرێت بە بەکارهێنانی وەکو بیتکۆینە ئیتریەمە ئەوانە لە ڕووی ڕێنمایی یاساییان وەرگتووە. هەروەها سۆلانەمان هەیە لەگەڵ سووی لەگەڵ ریپل ئێستاکە لەژێر چاودێری و وەکو بڵێ مراجعەکردنی ئەو پەیپەرانەیە کەوا تەقدیمی جهاتی معەن کراوە. باشە کاک فەرهەنگ منەمەوێت لێرەیە ئەڵبەتە ئێمە پێشەوەی بینە لای جەنابەت ئینفۆگرافیکێکمان هەبوو لەبەر کورتی کارت پێمان نەکرا نەمانتوانی هەموو پاکێجەکانی دانین منم پاکێجەم دانا بێگومان کاک فەرهەنگ هەندێک ئکسچێنج هەن لەسەر ئاستی جیهان بۆ نمونە ڕووبەڕووی داڕمانە بنەوە هۆکارەکانیشی زۆرن ئەزانین هۆکارەکانی چین هەندێکیان هەن بۆ نمونە زیان ئەکەن هەندێکیان هەن ڕووبەڕووی هاکردن ئەبنەوە من ئەگە لێرەیە باسی ئەم پێنجدانە بکەم بۆی کە گرافیکەکەشمان لێرەیە باس کردبێ FTX بە 10 ملیار دلار هەروەها 3 Arrows Capital بە 3.5 ملیار دلار MTGOX بە 850,000 بتکۆین و هەروەها جێنسیس بە 3.5 ملیار دلار و سۆدێکسیش بە 2 ملیار دلار ڕوبەڕووی داڕمان بوونەوە. من ئەمەوێ بڵێم ئەم داتایانە کاک فەرهەنگ ڕەنگە بۆ بینەر بۆ بیسەر بۆ ئەو کەسانە کە بە دوواداچوون ئەکەن تۆقێنەر بێ من ئەگەر پارەیەکم هەبێت ڕەنگە پێم باشتر بێت لە شوێنێکاوە بەرهێنانی پێ بکەم کە با هەر مەترسی بەرزی و نزمەکەی لەسەر بێ نەک مەترسی بۆ نمونە داڕمان نەک مەترسی هاکردن ئێوە چی ئەڵێن لەم بارەوە بەوە بەرهێنەران پێتان وایە ئەمە هۆکار بێت کە قەت بتکۆین کە پێشی ئەڵەن زێڕی دیجیتاڵی نەتوانێت ببێتەوە بە جێگرەوەی زێڕی فیزیکی؟ بڵێ خۆی سراحەتەن خاتون ئەگەر بێت و باسی ئەو مەسائلانە بکەی بە تایبەتی ئێستاێک لەو نمونانەی کە ئاماژەت بۆ کرد FTX یەک کریپتۆکەرەنسی کە لەسەر تەکنەلۆژیای بلۆکچینەوە دروست کراوە قابل نییە لە بۆ حەککردن بە هیچ زۆرێک لە 2009 هەتا ئەمڕۆکە یەک لە کریپتۆکەرەنسیەکان هەک نەکراوە چونچی بۆ ئێمە میکانیزمێکی زۆر معقد بەکاردەینین لە بۆ دروستکردنی کۆنسنسس میکانیزم و پێنج لە یەری سکیوریتی هەیە ئێستا کە کاتی ئەوەی نیە باسی بکەین بەڵام زۆر معقدە قابل نییە لە بۆ حەککردن ئەوە یەک دوو ئێمە محافظمان هەیە وەکو بڵێ محفەظە دەبێتە ئەپلیکیشن ئەو محفەظانەی کەوا ڕەبتیان بە بلۆکچینەوە هەیە ئەویش قابل نییە لە بۆ حەککردن بەڵام ئەو محفەظانەی کەوا third party applicationن وەکو ئەکسچێنجەکان بەڵێ ئەوە قابلە لە بۆ حەککردن چەندین نمونە ڕووی داوە هەندێک لەو محفەظانە یان ئەو ئەپلیکیشنانەی کەوا ڕەبتی کریپتۆیان پێکردووە و وەکو ڤیزیبڵیتی ببینی ئەو محفەظانە تووشی جۆرێک لە هەکەکان بوون بەڵام تەسیری و کاریگەری لەسەر کریپتۆیەکە نییە لەگەڵ بلۆکچینەکەیە یان ئەگەر ئەمن خاوەنی کریپتۆیەک بە محفەزەکە هەک بکرێ ئەو کریپتۆیە لە شوێنی خۆی دەمێنێتەوە بەڵام ئەگەر بێت و باسی ئەکسچێنجەکە و خاڵە زۆر گرنگە وەکو FTX وەکو بڵێ کارەساتە چینا هەموار بوو کە زۆر بەزەقی تووشی چەند گرفتێکی یاسایی بوون لە ڕووی مەنی لۆندرینگەوە کە ڕەبتی بە کریپتۆی نەبوو ڕەبتی بە مەنی لۆندرینگەوە هەبوو هەروەها لە ڕووی لایسنسەوە کە کاتێک ئەو لایسنسی کە بەکاری دەینی FTX لە چەند دەوڵەتە ڕێ پێدراوە کەوا ئیشەکانی خۆیان بکەن هەندێک لە مەسائلی تریشەوە کە شتێکی زۆر دوور و قوڵە کە نامەوێت ئێستا کە زۆر بە وردی باسی بکەم بەڵام کە کاتێک ڕوبەڕووی ئەو شتانە بوونەوە تووشی ئەو کارەساتە بوون حەجمی ئەو ثەروەتە ئەو کریپتۆیەکە لە دەستی FTX بوو هەمووی کۆنتترۆل کرا لەلایەن حکوومەتەوە ئەگەر بێت و تەماشای داتایەکان بکەی ئەو کەسانی کە زەرمەند بوونە هەموو پارەکانیشان بۆ گەڕاوە ئەوەی لە ڕێی FTX پارەیان زەرکرد بوو یان پارەیان لێ ڕۆیشت بوو زۆر باشە پرسیارێکی ترم هەیە کە زۆر گرنگە ئەوەی کە دەربارەی کریپتۆکەرەنسیەکان زۆر بە تایبەتی لەلایەن وڵاتانەوە سەرنجی ئەخرێتە سەر بابەتی سپیکردنەوەی پارە و هەروەها بابەتی دەربازبوونە لە سزاکان چ تایبەتمەندیەکی کریپتۆکەرەنسیەکان ئەبێتە هۆی ئەوەی کە ئالەو ئاستەیە بۆ سپیکردنەوەی پارە و بۆ دەربازبوون لە سزاکان زەق ببنەوە و ئەم دوو بابەتەتیانە بەرجستە بێت. بڵێ طبعاً خاتون ئەگەر بیت و تەماشای بلۆکچین تەکنەلۆژی بکەی ئەو بلۆکچین تەکنەلۆژی تەفاسیلێکی زۆری تێدا هەیە کریپتۆکەرەنسی 2% ئەو بلۆکچین تەکنەلۆژیەیە ئێمە وەکو بلۆکچین کە دامان ڕێشت و دروستمان کرد چارەسەری ئەو گرفتە ئابوووریانەمان کردووە یان زیاتر ئەو کێشانەی کەوا بانک ڕوبەڕووی بۆتەوە مەسلەی سکیوریتی تازە باسمان کرد مەسلەی مەنی لۆندرینگ وەک کۆمەڵە مەسلەی تریشەوە یەک لەو شتانە کە مەسلەی مەنی لۆندرینگ ئێمە لە بلۆکچینەوە چارەسەری مەسلەی مەنی لۆندرینگ کراوە ئەگە بە قوڵی و بە تەفاسیل بچینە ناوێ
ئەوانە ئەو جۆرە کێشانە هەموو چارەسەر کراوە بۆ ئێستا زۆری بانکەکان ڕویان لە بلۆکچین کردووە لە بۆ بەکارهێنانی لە کاتێک پارە تەحویلەکرێتن یان جۆرەها جۆر ئۆپەرەیشنی ناو بانکەوە ڕەبتیان بە بلۆکچین کردووە ئەگەر بێت و باسی کریپتۆش نەکرێتن. ئەوە یەک. خاڵی دوو کە دەگەڕێتەوە سەر مەسەر مەنی لۆندرینگ لەسەر ئاستی یوزەر ئەگەر بێت و ئەو کەسەی کە یوزەرە نیەتەکەی وابێ مەنی لۆندرینگ بکە بەخوای ئەگەر بانکیش بەکاربێنی هەر مەنی لۆندرینگ دەکاتن ئەگەر کریپتۆش بەکاربێنی هەر مەنی لۆندرینگ دەکاتن فەوە دەگەڕێتەوە سەر نیەتی ئەو کەسێکەوە بەکاری دێنێتن بەڵام لە ڕێی بلۆکچینەوە ئێمە زۆر بە ئاسانی دەتوانین بگەین ئەو کەسانی کە مەنی لۆندرینگ دەکات بەڵام لە ڕێی بانکەوە زۆر بە زەحمەتی بگەی ئەو کەسانی کە مەنی لۆندرینگ دەکاتن ئەو شتەش یەک لە چارەسەرانی کە دامانناوە لە سەر تەکنەلۆژیا. سپاس فەرهەنگ مەغدی چارەزای بازاڕی کریپتۆکەرەنسی سپاس بۆ زانیاریەکانتان.